وين أمبر أم خاتون عزيزش قصيه بمان فرمو خوشی برنامجتان لەگەڵم تەوەریکی سپاس بۆ زۆر تۆش جوانە. بەخێر بیت. زۆر سپاس بۆ مەسەری ینی ڕقەمەکە و خاتونە باسی کردوتی ڕقەمەکەمی لە دراوسەکەمان وەرگرتووە بەڵێ نەئەبوو شتی وا بکە دراوسەکان چه خێرا ڕقەمە چ پێویستێکی بەوە بوو تەلەفۆنێکی بۆ ئەەکەم ئەڵێم ئەتوانم ڕقەمەکە فڵان کەس داوای ڕقەمەکەتەکە ئەتوانم بیێمێ بالضبط دەبووە ژنەکە ئەم پرسەی پێ بکردە پێشوی ڕقەمەکەی باتێ بەڵێ ئەینا چ مەجبوری تۆ پچی خێرا ڕقەمی کێشە بۆ کەس دراوسەکە دروستکە یار شابێ پرسێکی پێ بکردایە وایانە بالضبط شکە زۆر جار هەیە تۆ لەوانێ لە دڵپاکی خۆتا بڵی دەیداوای ڕقەمی فڵانە کەسی کردو با بیێمێ بەڵام نازانی چ کێشێکی گەورە دروستەکەی بۆ ئەو ماڵە بە تایبەتی بۆ پیاوێک کە نەیناسیت کە نەزانی کێیە یەکسەر ڕقەمی بیتێ ئەمە زۆر کێشە دروستەکە ینی چەندین جار هەبووە ئافرەتان بەڕێ ڕقەمی مۆبایلەکانیانەوە کە دراوە بە کەسێکی تر و کەسێکی تر تەلەفۆنی کردو کێشیان بۆ دروست بووە دەستت خۆش بێ. طبعا ئازیزانم ئێمە لێرەیە کە گفتوگۆی ئەم خاتونە ئازیزانشمان وەرگرت و کە گوێبیستی ئەو دووکەی سژ بووین لێرە بۆمان دەرەکەوێت کە زۆربەی زۆری ئەو کێشانی کە ڕوبەڕووی ئافرەتانە بنەوە زۆربەی زۆری ئەو کێشانی کە ڕوبەڕووی کچان و ژنانە بنەوە ئەو شەوەیە کە زۆر جار ناهۆشیاری خۆیانە ناهۆشیاری کچان و ژنان خۆیانە لە شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ ئەو کەسانی کە لە بەرامبەریانن بۆ نمونە جاری وای ئەم دەستگێڕانەیکەێنە ناو گەڕەکەکانەوە ئێمە لەگەڵ ڕێزمان بۆ هەموو ئەو دەستگێڕە بە شەرەفانەی کە بە خاوەنی کاسبی خۆیان و کە زۆر بەڕێزەوە کارێکی بەڕێز و محتەرەمانە ئەکەن و ئەیانوێت لە ڕێی کاسبیەکەی خۆیانەوە پارێکی حەڵاڵیان دەستکەوێ ڕێزم هەیە بۆ ئەوانە بەڵام هەندێکی تریان بەبێ هیچ فلتەرێک هاتوونەتە ناو گەڕەکەکانەوە جاری وایە حەزی بە چاوگێڕانە لە ڕێ ئەوە چۆتێتی باشترین ڕێگە بۆ ئەوی کە من چاو بگێڕم و خەڵک ببین و ئافرەتان و مامەڵ لەگەڵ ئافرەتانە بکەم ئەچم توێتایەکە هێنم و بە گەڕەکەکانە ئەسوڕێمە و هەموو ئافرەتانە بینم و بۆ خۆیانیان مەعامەلەم لەگەڵاکەن و قسەم لەگەڵاکەن و پێکەنین و هەموو شتێکەکەم لەگەڵیانە یعنی چەند جارە بۆ مە خۆیان لەناو خۆیان ئەمانیان باس کردو توێتی وەڵا باشترین شەدەوەی بۆی بتەوێت لەگەڵ ژنانە قسە بکەی بڕۆ توێتایەک بەرەو بە گەڕەکەکانە بڕۆ بسوڕێرەوە و بیکە بە قیست و بخۆی واولێ زۆرترین قسەتە بێ لەگەڵ ژنانە. جا لێرەیە ئەبێ ئێمە زۆر وریابین ئەبێ کچان و ژنانمان زۆر وریابن بیان ناسنەوە بزانە یعنی تۆ کامیان دەستگێڕێکی بەڕێز و بە شەرەفە و کە شوێن کەسبی خۆی کەوتۆ کامەشیان بە دوای شتی ترەوەیە کاتە بێژنان تۆزی وشار بن لەمانەیە اینجا دوای ئەوە یعنی من بە دەستگێڕەکانی شەڵم یعنی تۆ ئایا ئەم کەسبی کە ئیکەی ئایا بزانە تۆ کۆمەڵک شت هەیە زۆر گرنگە ئەبێ بیکەی ئەڕستۆیەکێک لەو قسانی کە ئیکاڵە ئەگەر ویژدانت نەبوو مەبە بە فرۆشیار بەمانای چیە گەر ویژدانت نەبوو بە فرۆشیار کەواتە تۆ ئەبێ کۆمەڵک شتت هەبێ کاتێکە ئەتێ ببی بە فرۆشیارێکی باش کۆمەڵک خاڵ ئەبێ لە توێ هەبێ یەکەم پابندبوون بە بەها ئەخلاقیەکانەوە بەها باڵاکانەوە کۆمەڵک بەهای زۆر جوان هەیە لەناو کۆمەڵگەی کوردەواریە لەناو زۆربەی کۆمەڵگەکانیشە کە بەهاش ئەوەیە کە هەموو کۆمەڵگا لەسەری ڕێکەوتون کە عەدالەتە کە دەستپاکیە کە ڕازگۆییە کە ئەخلاق و ڕەوشتی جوانە کە مامەڵەی جوانە کە قیەمە گەورەکانە بەها بەرزەکانە کەمانە زۆر گرنگە ئەبێ تۆ پابندبی بەمانەوە کاتێکە بی بە دەستگێڕ کاتێکە ئەبێ شتێکە فرۆشی ئەبێ لەگەڵ ئەوەشە وانەی ئەخلاق و ڕەوشتی شت وەرگرت بێ لە ڕووی ئەخلاقتەوە لە ڕووی ڕۆشتەوە کەسێکی نمونەیی بی چکە ناکرێ هەر کەسێ بێت و ئەم ئیشە بکات چکەمە ئیشێکە تێکەڵبوونێکی زۆر و بەرێکەوتنێکی زۆری ئەبێ لەگەڵ کچان و ژنان و ئافرەتانە جا ئەبێ ئاگای لەمانە بێت ئەمانە لە خۆیان جێبەجێ بکە ئەنجا بتوانێت فرۆشیارێکی دەستگێڕ بێت و لە ناوگەڕەکەکانە ئیش بکات.